سلااو ریز گهدارین ریزدار و دلدار اس احمد بروجی دوی خلکیت از دی بحثا کسی که بکم کما حمیان ناوی وی بهیستی و ام شعراوی بناوی ای رقیب باش دزانن ما بس نامن شاعر و پاریزر دلداره باورم وجی گلکان وکه من دزانی او ده همان دمه ده پاریزر جیبو دلدار ناسناوی ویه دناو خلق داوک دلدار شاعر دهات ناسین ناوی وی راستی یونس مل روفه Podcast Kurdi qise dike. Ji podcastkurdi.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. دلدار سال 1918 ده لناوچه کویا هولێری هاتیه دنی مل روف یعنی باوی دلدار فرمانبری نفوسی بو جبر کاری فرمی مال خود دبن رانیه دلدار لبر دست به دبستان سرطایی دیگه لی پشتی دمکی باوی ویجی کارتی دورخستن مجبور دبن دی ساوه دیگرن کویه دلدار لکویه دبستان سرطایی تمام دکه و لحولیری جی دبستان نواندی دخونه دلدار هر جه زاروکاتی حز شعری دکه شعرین حجی قادر کویی اجتماعی جی دخونه شعرین نالین اونداری جی دخونه شعرین شاعرین وک وفایی بیکس و پیرمرد دخونه و جبره دکه پشتیوان هولدانان ایدی حز دکه شعران بنویسه و بلاو بکه دلدار شاعر یکم شعر خو سال 1935 جان دنویسه و شعری لهولیر د کوارا روناکی دا بلاو دکه سال 1936 بو یکم سالیا کوارا روناکی جی شعرکی دنویسه بشک جوی شعری وهایه دلدار شاعر بو کوارا روناکی ناوت چند دلام خوشه عالم بسایت دلی پر خوشه و طاری رویی در کوت روناکی به علم و فن و رخساری پاکی شعله بخشی کرد لکه و بستان زیندوی کرده و علمی کردستان به هوی روناکی هلستاین لخو بریمان خست نحسی و شومی شو مجده بی وطن خاکت روناک بو بسایه شوقی لاوت چالاک بو دلدار پشتی لهولیر دبستان نواندی دقدینه لکرکوک لیسه دخونه و دسال 1940 ده بر به بغدای و دچک و فاکولته حقوق بخونه سال 1945 زانینگه دقدینه و دبه پاریزر دلدار گوال بغدای زانینگه دخونه جبر چالاکی سیاسی بو دمک کت زندانی کرن جی دلدار کسکی چالاک بو سکرتری حزبا هیوا بو وک درفتک دزانم لور بحثا حزبا هیوا جی بکم چمکی هیوا وکه دایکا پارتین کردستانیه سال 1937 خوندکارین کرد کومله دارکر آوادکن دلدار یک جدامزرینرین و کوملیه کومله مزن دبه بریار ددن ببن پارتی حزبا هیوا د سال 1938 ده تی دامزراندن د سال 1944 ده هیوا هل دوشه و بناوین شورش و رزگاری دبه دوبش پشت را به گشتی کادروین شورش دکه و ناو پارتیا کمونیستا عراقی و کادروین رزگاری دکه و ناو پارتیا دموکراتا کردستان که هیج نو آوا ببو. هیجای گوتنی بیجم لگوری یک اندامین حزبا هیوا مکرم طلبانی ناوی هیوا جمعیت هیویته که ده سال 1912 در استانبول هاتو بو آوا کرن. سروک حزبا هیوا رفیق حلمی خواستیه وی ناوی دیسا زندی بکه. اگر امون سر مجارا کا ای رقیب لکو و کنگی هاتیه نویسین لسر وی که زانیاری که تقزنینه دیوان دلدار یکم جار سال 1961 لحولیر جعالی چاپخانه کردستان هاتیه چاپ کرن دوی دیوانی دا جه و تاریخ انگلک شعران لسر هاتیه نویسین لی لسر ای رقیب تنی کرکوک هاتیه نویسین تاریخ لسر نینه ده بیرانین دلدار دا جی بحثاوی یکی نه هاتیه کرن فرهاد پیربال ده کتابا خوایا بناوی آلا کردستان دا دویجه دلدار دناو سال 1930 ده ای رقیب نویسیه او جبو آلا لسر کوارا هواری نویسیه فرهاد پیربال تشتکی بالکی جی دبیجه دلدار اندام خویبونه بو لگوری هوتمن دلدار ای رقیب دناوبر سال 1937 و 1940 ده هاتیه نویسی چمکی دلدار و دمه لکرکوکی لیسه دخواند آواز ای رقیب جی جعالی شیخ حسین برزنجی لکرکوکی هاتیه دانین امل سعدی روف که برازیا دلداره دبیجه من جباوی خواه بهیستیه دلدار لکرکوک ددما خواندن ده ای رقیب نویسیه و شیخ حسین برزنجی جی آواز هر لکرکوک دانیه دلدار جی بدست نویسه خواه ده دفتر خواه ده نویسیه
شێخ حوسێن بەرزنجی ئاواز بۆ ئەی ڕەقیب دانیە. شێخ حوسێن بەرزنجیژی وەک دڵدار ئەندامێ هیوایە بوو. شێخ حوسێن بەرزنجی و برایەوی شێخ معرف بەرزنجی di sala 1963 de ji aliyê Beesiyan ve tên îdam kirin. Ey Reqîb di destpêkê de weke Sirûda Hizba Hîwayê bû. Di salên 1940 de di Newrozan da dihat xwandin. Ey Reqîb yekem car ji aliyê hunermend Şemal Saî bû Cemal Beşîr di sala 1961 de li Landinê li ser plakê hatiye tomar kirin. Ey Reqîb di sala 1946 de bûye Sirûda Fermiya Komara Kurdistanê li Mehabadê. û tê gotin ku yekem car jî di hevdeyê berfanbara 1945 de li gel bilindkirina ala Kurdistanê li Mehabadê hatiye xwendin. Ey Reqîb li Başûrê Kurdistanê jî piştî damezrandina Parlamentoya Kurdistanê di sala 1992 de dibe Sirûda Fermî. Ji aliyê Rêveberiya Xwesera Rojavaya Kurdistanê jî Ey Reqîb wek Sirûda neteweyî hatiye nasandin. Ey Reqîb bi hemû zarawayên Kurdî di nava Kurdan da belav bûye û hemû Kurd wê wek Sirûda niştimanî dibînin. Her wiha kemanjen û awazdanerê navdar Dilşad Seîd notayên Ey Reqîb ji bo orkestrayê nivîsîne û Ey Reqîb bi şêweyê senfoniya orkestrayê jî tê jenîn. Dildarê şair di temenê sî saliyê de 12 mijdara 1948 li Hewlêrê ji ber jihîbûna xwînê koça dawiyê dike. Li Hewlêrê tê veşartin. Sala 2005 gora wî tê veguhestin bo koyeyê û li vir aramgeheke taybet bo Dildar tê çêkirin. Peykerekî Dildar jî li koyeyê li ber müzexaneya Axaleyê heye. Pêş ku Dildar ji vê denê koç bike dêjêra jinek bi navê Edewiye xwestiban. Lê mixabin mirinê nehişt. Edewiye Xan jî piştî Dildar hîç nezewicî. Di sala 2008 de koça dawî kir. Dildar tevî temenê xwe yê biçûk ji şair û nivîskarên din ên serdema xwe cudatir, bîranînên xwe jî nivîsîne. Dildar ji bilî Kurdî, zimanên Erebî, İngilîzî, Farsî û Tirkî jî baş zanîne. Hinek Fransî jî zaniye. Dildar bi Kurdî û Erebî derbarê civak, edebiyat, ziman û aboriyê de çend berhemek hilberandine. Di dawiyê de ez dixwazim şeira Dildar a bi navê Kurdistan bo we bixwînim. Dildar ev şeir di sala 1940 de li Bexdayê nivîsiye. Hunermendê Kurd ê navdar ji Rojhilatê Kurdistanê Mesherî Xaliqî ev şeir kiriye stran. Min ji soranî wergêrand bo kurmancî. Kurdistan, Kurdistana xweş, niştimanê ciwan, tu qiblegeha minî bêguman. Çavê min bişkoja çiyayên te ye, fêrî seyrana baxên te ye. Dengê şimşala şivanên te, sewt û sedaya ciwaniya te, qebqeba kevên çiyayên te, herikîna awa hewraziyên te. Wan hemûyan guhê min vekirin, hawênê helbesta dilê min girtin. Darekim li wî xakî hatime çandin, bi dildariya welatî hatime awdan. Belê Kurdistan, te ez xwilqandim jiyan bi te bexşîm. Xweşiya jînê, xweşiya jîna te ye, êşa jiyana min, roja şîna te ye. Çimkî Kurdistan, Kurdistana ciwan, tu qiblegeha dilî bêguman. Ew der podcast Kurdî ye. Bila çavê we li we be, guhê we jî li me be. Bimînin di nav xêr û xweşiyan de. Podcast Kurdî qise dike. Ji podcastkurdî.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. ئەی دڵداری نەمری ڕازگۆ ئەمڕۆ لە یادی بوونی تۆ لە کوردستانی سربەخۆ پەیمان دەدەین لە شاری کۆ هەتاکو سەر دەنەی وەک قوتابی پەیمانگای تەکنەلۆجی هەولێر خۆم بە خۆشحاڵ دەزانم لە 94 ساڵەمین ساڵڕۆژی لەدایک بوونی دڵداری شاعیر ئامادەم بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕۆژێکی ئاوا ئامادەم لە یادی لەدایک بوونی دڵداری شاعیر خۆمان بەسەر فراز دەزانین. سەرەتای مەراسیمەکە بە سرودی نەتەوایەتی ئەی ڕەقیب دەستی پێکرد و دواتر چەندین وتار و پەخشان پێشکەش کران و تیایدا ڕۆڵی شاعیریان بەرز نرخاند. تێپەڕبوونەوە تو چند ساڵ بەسەر لەدایکبوونی شاعری شۆڕجێری کورد دڵدارە، دڵداری زیرەک و بەتوانە، دڵداری دلسۆز بۆ گەر و نیشتمان. ئەو دڵدارەکە هەر لە سەرەتای گەنجەوە شاعرێکی بەتوانە و گەنجێکی لەخۆ بردو و نیشتمان پەروەر بوو. دڵدارێکە بە تەمەنی گەنجی سەری نایەوە تێر عومر نەبوو،
بەڵام زۆری بە ژیان بەخشی ژیان قەرزداری دڵدارە. زۆر خۆشحاڵین کە بەشداری لە ساڵیادی شاعری مەزن دڵداری شاعری دەکەن کە شاعرێکی زۆر مەزن بوو. ئێمە وەکو بە نوێنەرایەتی پەیمانگای تەکنەلۆژی بەشداری ئەو چارەمین ساڵیادی دڵداری شاعیرمان کرد. ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد-زوبان ناڕمێنێ دانەی تۆپی زەمان بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی شاعری بەرز و نەتەوایەتی کۆیە و هەموو کوردستان ئەو یادە پیرۆز دەکەین. دڵداری نەمر دڵداری شاعیر جگە لەلایەنی ئەدەبیەکەی جگە لەلایەنی ئەوەی کە ڕەوشەنبیریەکەی ڕێگای سیاسەتیشی گرت بۆ بەر ڕێگای تێکۆشان بۆ نەتەوەکەی چونکە ئەو دەیزانی نەتەوەکەی زۆر چەساوەیە لەبەرەوە تەماشا دەکەین دڵدار کە کۆمەڵەی دادکەران دادەمەزرێ لە کۆیە ئەو بچووکترین دامی ئەو کۆمەڵەی بووە و ئەو هەوڵ و تێکۆشانە و ئەو بیر و باوەڕەی لە مێشتیدا بوو بۆ داکۆچیکردن لە مافی کورد لە هەڵبەستەکانیشی ڕەنگ دەداتەوە. بۆیە ئێمە دڵدار بەرز دەنرخێنین دڵدار لەسەر چاو و سەرمان دادەنین. دڵداری خاوەن سرودی نەتەوایەتی ئەیرەقیب ناوی تەواوی یونس ڕەئوف کوڕی مەحموود ئەفەندی کوڕی مەلا سەعدیە لە ساڵی 1970 زاینی لە شاری کۆی ئەدەب و کوردایەتی هاتۆتە سەر شانۆی ژیان. دڵدار هەر لە تەمەنی منداڵیەوە بەهرەی نووسینی شعری تیا بوو و دەستی بە نووسینی شعر کردووە. لە ساڵی 1940 سرودی ئەیرەقیب و چەند هۆنراوەیەکی تری ناسک و جوانی داناوە. دڵدار جگەل لە سرودی ئەیرەقیب کە هەموو پارچەکانی کوردستانی بەیەک بەستۆتەوە چەندان هۆنراوەی بەرز و پێزی تری نووسیوە و بۆیە نووسین لەسەر دڵدار و ژیان و هۆنراوەکانی زۆری پێویستە. ئەم شاعیرە لە ساڵی 1948 کۆچی دوایی کردووە و لە شاری کۆی زێدی با و باپیرانی و لە سەرگردی کەکۆن بە خاک
سەردەم دوای جەنگ و سەرەتای جەنگ با بڵین لە جەنگی دووەمە لەگەڵ کۆتایی جەنگی یەکەمی جیهانیا بووە. ئەمە کاریگەری هەبوو لەسەر زۆربەی ڕۆشنبیر و ڕووناکبیرانی کورد. بە تایبەتی دڵداریش خۆی وەکو وتمان هەستی نەتەواتێکە زۆر لای فراوان بووە. گەشەیەکی وای پێکردو بەهۆی ڕۆشنبیرەکەیەوە ویستێتی شتێک بۆ نەتەوەی کورد دروستکە، بە تایبەتی لە ڕووی هەستی نەتەواتیەوە. بەڵێ ڕقیبەکەی دڵدار تا ئێستا شەرماوەتەوە، ئەمە لە ڕووی نەتەوایەتیەوە ئەو شعری دڵدار کە ڕنگدانەوەیکی باشی هەبووە. ئەگەر بین باسی دڵدار بکەین لە ڕووی سیاسیەوە بە تایبەت لەو سەردەمەدا کە بارودۆخی سیاست جیاوازتر بووە وەک لە ئێستا. بەڵێ بێگومان ناکرێت گەنجێکی وا لە کەشوهەوایەکی وادا سەردەمی ئازادی و بیری نوێخوازی و جۆرەشتانە بێ لایەنگیری شوێنێک یان ڕێکخرا و تاقمێک نەبێ. دڵدار هەروەکووتمان لە سەردەمی مێر مناڵیەوە ڕووی کردوتە سیاست لە کۆمەڵی هیواوە لە ڕێکخرای قوتابیەکانە کاری کردووە. خۆی نزیک کردوەوە لە بەغال لە چەند دەستە و گروپێکی مافپەروەر بۆنەی ئەوەی کە خوێنکار و قوتابیەکی زانکۆ بووە، بە تایبەتی لە باسی مافپەروەری و یاساناسیە ڕۆڵێکی گرنگیە بووە. هەستی نەتەواتێکەشی لەوێ وای لێ کردووە کە ئەم شتانەیەکان گیرکە مەسەلەی سیاست و نیشتیمان پەروەری کە هەردووچیان لە کۆتاییە یەک تەوەری سەرەکیە گرێتەوە لای دڵدار. لەبەر ئەمە لە ئەدەبە کەشە ئەدەبێکی نوێی هەبووە، هەرچەند سەرەتا بە کلاسیک دەستی پێکردووە، بەڵام ڕۆمانتیک لەگەڵ ڕیالیزمە زۆر کاریان لە دڵدار کردووە. ئەو لەبەر ئەوە ئەدەبێکی نوێی هێناوەتەکایەوە. مامۆستا ئەگەر باز لەو شاعیرانی کۆم بکەین زۆربیان نەبینین لە پاڵ ناوەکەی خۆیانە نازناوێکیان بۆ خۆیان هەڵبژاردووە. بۆ نمونە ڕەنگە ئێستا خەڵک تەنیا بزانێ ناوی دڵدارە، بەڵام خۆی لە ئەساسا ناوی مەلایۆنس ڕەئوفە. پێت وایە بۆچی لەو سەردەمەیە هەر شاعیرێک نازناوێکی بۆ خۆی دیاری کردووە؟ بێگومان مەسەلەی نازناو لە کلاسیکەوە هاتووە وردە لە سەردەمی ئێستا کەم بۆتەوە، بەڵام لە سەردەمی ڕۆمانسیەتە بە تایبەتی زۆر لە شاعیران ناوی خۆیان یا ئەوانەی لەوە ئەچێ زیاتر هەستە نەتەواتیکە و زمانی کوردی پاڵی پێوە نابن گەڕاوە بە دوای ناوێکە یان نازناوێک لە کۆتایی شعرەکانی ئەوە خۆی هەڵبژێرێ کە جێگەی ئەو ناوە ڕەسەنەکەی ناوەکەی خۆی بگرێتەوە. بێگومان دڵدار ناوی یونس ڕەئوفە، ناوەکەی عەرەبی بپێ ئەو سەردەمە ئێستش ناوی عەرەبی زۆرە. ئەو هەستن تەواوی و مەسلەی زمانی کوردی وای لێ کردو کە دڵدار هەڵبژێرێ. دڵدار واتایەکی زۆر فراوانی ڕۆمانسی هەیە. ئەو قۆناغی ڕۆمانسیت بووە، جگەلەوە ئەو لە ناخی واتای دڵدارێکە تەنیا بۆ مەسلەی خۆشەویستی و نێوانی کچ و کوڕیش نییە. خەڵک خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی گەلوونەتەوە، ئەمانەش هەر کایەکن لە کای خۆشەویستەکان و عاشق بەرامبەر میلەتونەتەوە. بۆیە ئەو شێک دڵداری هەڵبژاردووە. کەواتە شعرەکانی دڵدار زیاتر کلاسیکین یاخود جۆرەکانی دیکەی شعرن؟ هەردووکی تایە کلاسیک و ڕێبازی نوێشی بەکارێناوە. بەڵام دڵدار بە کامیان ئەناسرێ زیاتر؟ دڵدار ئێستا بە شاعرێکی نوێ لە سەردەمی کۆتایی ژیانیا شعرەکانی زۆربەی 2 ساڵ 3 ساڵێکی پێش مردنەکەی شعری نوێی زیاتر داناوە، بەڵام سەرەتا وەکو قوتابی خوێنکارێکی نالیە ژمێرێت. بە قوتابێکی نالی پێڕەوی ڕێبازی کلاسیکی کردووە. شعرە سەرەتایەکانی کلاسیکن، تام و چێژێکی زۆری، بەڵام کان کلاسیک ئەو دەریایانی هەڵبژاردووە شعری لەسەر هۆنیوەتەوە کە ئاسانن سوکن بۆ زمانی کوردی. کێشی هەزەج و ڕەمەلی زۆر بەکارێناوە، دوایی ڕووی کردوتە کێشی پەنجەی کوردی. بەڵێ ئەگەر باز لە ڕەقیبەکەی دڵدار بکەین بەڕێستان وەک مامۆستای کوردی لە زانکۆی سلەیمانی چۆن شیکاری بۆ ئەو سرودەیەکەی؟ بەڵێ بێگومان ئەم سرودە ماوەی چەند ساڵێکە قسە لەسەر تێکستەکەی هەیە لە ناوڕۆکی بەڕێستان زیاتر مەبەستان ئەوەیە. ئێمە لێرە ئەبێ شتێک فەرامۆژ نەکەین یان لای لێ بکەینەوە بە تایبەتی مەسەلەی تێکست شعر دەقی شعری ئەمە
کایەکی زۆر گرانە لێدوان لەسەری تۆ ناتوانانی خۆ بکەی بۆ شاعرەیە ئەو کەسێک کە تێکسەکەی نووسیوە. ئەم تێکسە لە بارودۆخێکان نووسراوە، شاعرێک نووسیوێتی بێگومان خۆی بۆ ئامادە کردووە، سەردەمێکی ویستووە بیر و خولیاکانی حەزەکەی ستایل و شێوازی لە زمان بەکارهێنانە لە تێڕوانینی بۆ نەتەوەکەی بۆ بارودۆخە ئەمانەی هەموو لێک داوەتەوە بڕوابێ دڵنیابە لەوەی کە ئاگاداری سرودەکانی جیهان بووە، ئاگاداری مارسیلیسی فەڕەنسی بووە، ئاگاداری مارشەکانی ئەڵمانیا بووە لەو کادا لەو سەردەما هەوە بۆیە ئەمەی داناوە بە حەماس و جۆش و خرۆشێکەوە. ئەم تێکستەش بێگومان ئێمە ئەبێ ئەوەڵ وەخیسەی تێکستگەین تێکست چییە؟ ئەمە یاسایەک نییە یان دەقێکی یاسایی نییە کە زۆر شت لێکاتەوە بڵێ ئەمە ڕاستە ئەمە هەڵەیە شتیوانێ لای شاعیر شتە نووسێت بە خەیاڵی خۆی خزمەتی نەتەوەکەیەکە ئەوێ مارشێک دروستکا بۆ کورد. ئێمە ئەبێت تعامل و هەڵسوکات بەپێ ئەو کاتە لەگەڵ دەقەکە بکەین. ئەچێتە چه قاڵبێکی جۆرەکانی شعرەوە ئەو شعرێکی لیریکە، شعرێکی لیریک و سرودی نیشتیمانیە، سرودێکی نیشتیمانی بەرزە دڵدار بێجگە لەمە چەند سرودێکی هەیە، سرودی هەیە بۆ کوردستان باسی نیشتیمان زۆرەکە. ئەنجا ئەم دەخە کە دایناوە ئەو زیاتر ڕووی لە نەتەوەکەی کردووە هەندێشتی بیر بووە لەوە جۆناتە ئەوانەی لەگەڵ ڕێزمە بۆ بیر و ڕای ئایدۆلۆجیەتانەی ئێستا کە هەندێک دێڕی بە حرام و حەڵاڵ و لە ڕووی ئاینیەوە لێکەیتەوە بڕات ئەگەر مەشیکاری بۆ وشەی ئەیڕەقیب بکەین کە هەندێک هەر واتێگەن لە سەرەتاوە ئەمە بۆ خۆی کفرە. دڵنیا بە شتێکی وانە ئەو زیاتر دوژمن ئەو کەسەی بەرامبەر بە نەتەوەی کووردە و چەوسێنێتەوە باڵا دەستە ئەوەی لە یاد بووە وشەی ئەی ڕەقیب بەڵێ یەکێکە لە ناوەکانی خوا یەکێک لە ئەسماء الحوسنا بەڵام شاعیر بۆی هەیە زۆر شت بەکارینێ ئەمە دەقی شەیە وەڵوەخی حەقینی بۆ هەرگیز دڵدار بیری لە مەسلەی کوفر و ئیلحاد و شتیوانەکرد چونکە خۆی لە بنەماڵەیەکی ئاین پەروەر بووە. جگەلەوە خۆشی چەند شعرێکی هەیە پارچە شعرێکی هەیە کە باز لە بوونی خواکات ئەمە شتێکی وانە کە واتە بڵێن دڵدار لە بیایە مەبەستی چییە کە ئاڵێ ڕەقیب ڕووە کاتە دوژمنی کورد دوژمنەکان دیاری نین ئێمە دوژمنمان زۆر بۆ بە تایبەتی لەو کەسە ئەڵێ دڵخۆش مەبە. بەڵام تۆ ئاماژەت بۆیە کە ڕەقیبێکی کە لە ناوەکانی خۆیان بێگومان مثلەن بیکەین ئەی ڕەقیب کەواتە ئاڕاستی دوژمنی ئەکا و هاوار بۆ خوا بێگومان لە ئەدەبی کلاسیکیشە بە تایبەتی و شعری لەسەر لە ئەدەبی کلاسیکیایە ئەم جۆرە شتانە چەند وشەیەک هەیە ناون لە ناو بێگومان ئەدەبی کلاسیکی بەشێکی گەورەشی لیریکە لە لیریکە چەند وشەیەک هەیە زارا و شەوە هەیە بەکارێنێ وە کوشتی دڵاریە بۆ تەسەوف بەکارێت بۆ خۆشەویستی خوا بەکارێت هەمووی عاشقیشە. مەسەلەی ڕەقیب ئەو کەسەیە کە ئەکەوێتە نێوان دڵار و دڵبەرەکەوە دوو خۆشەویست یەکێک چاودێریانەکان نایەڵێ بیان بینێت یەکتری ببینن یا ئەبێ بە دڕشی مەموزین لیان ئەمە ڕەقیبە. دڵداریش خۆی و نەتەوەکەی یان ئەو کەسی کە بۆ بە باڵادەست و حکومڕانە بە ڕەقیبی داانێ بە کەسێکی ناحەز. مامۆستا کە ئەڵێ دینمانە ئاینمان هەر کوردستان ڕەنگە ئەم دیێڕە ئەوە بێت کە زۆرترین ڕەخنەی لێگیرێت و زۆر کەس ئەبینین لە کاتەکانە ناشیڵێتەوە ئەو دیێڕە کە عەلاساس ئەمە کفرە. تۆ لەسەر ئەمە ئاڵی چی؟ من بێگومان ئەڵێم ئەمە لادانە لە هونەرێکی گەورە تێکستێک و شاکارێکی نەتەوەکەیە ئەتەوێ بیشێوێنی لادانە لەوە من بە زۆر ئاساییە هەڵسیتەوە لەبەر ئەم سرودە گەورەیە لەبەر ئەم تێکستە مەزنەکە هەر چوارپارچەکەی کوردستان و نەتەوەی کوردی یەخستووە بەڵام لە ڕووی بڕاپێنیە مەیلێ ئاساییە تێکستەکە چەند هەشت دێڕە زۆرە دێڕی ئەوەڵ و دێڕی دووەمی زۆر ئاساییە وترێ بۆ هەر بۆ لەحنەوە بەڵام کە تۆکو مەسلەی ئاینەکە بە کوفرێزانی ئاسایی بەڵام پێویستە ڕێزی بگری پێویستە هەڵسیتەوە لەبەری چونکە لە پێشەوەی ئێمە موسڵمان بین ئێمە نەتەوەکەمان کوردە مرۆڤ لەو دایک و باوکەی کە سەر بە نەتەوەکەی لە دایکە بێت بۆ لە پێشە بە ئیسلامی یا بە گاوری ببوورە بە مەسیحی بە کریست بە یەهود لە دایک نابێ مرۆڤ
نەتەوە بەو زمانە گۆشە بێکە دایکی پەروەردەیەکە زمان بۆ پێوتێ زمانی دێڕە لەویە بە مەجاز بەکاریە نابێ بۆ نمونە هەندێک شاعیر هەیە مانگی چواردە بەیارەکەیش بێگومان ئەمە هونەری شعری تیا بەکارهاتووە لایەنە ڕەوانبێژەکانی تیا بەکارهاتووە هەرگیز ئێمە لای شاعیرە مسلمانەکان زۆر شتی تەمانەیە کە خۆشەویستەکەیان یا وڵاتەکەیان بەنە ڕێزێکی زۆر بەس لە ئاستە پیرۆزە ئاینەکان ئاباسیەکەن ئەمە لای شاعیر هەبوو هەر لە کۆنەوە ئەم دیاردەیەکی وانە کە تەنیا بۆ دڵدار و بۆ عێراقی حرام بێ و شتێکی کفر بێ بێنە دەرەوە لە شیعرا دوای ئەوە زۆر جار شاعر وەکووتمان ناوێک یا ئاوەڵ ناوێ شتێکی بەهێزە دۆزێتەوە بۆ ئەو بەستەی ئێوێ خولیایەکە لە مێشتیا دەری بڕێت مامۆستا ئەم کێشانەی لەم دوایانەیە لەسەر ئەو سرودە هەبوو ڕنگدانەوەیکی باشی هەبوو یعنی با بڵین توانی مەسەرەن خەڵک بێتە ناو خەڵکەوە باسی لێوە بکرێت ئێوە وەک مامۆستای بەشی کوردی ئەو ڕوونکردنەوەی کە ئێستا بەڕێستان بۆ منتانە توانی وتانە ئەو ڕوونکردنەوەیە بە شێوەیەکی باخود وەک بەیان نامێ بڵاو بکەنەوە چکە ئازانین ئێمە مناڵەکان هەر لە سەرەتاوە کە ئەچنە مەکتەبەوە لە یەکی سەرەتاییەوە ئەوان کە ڕیس ئەکرێن و لە ساحەی مەکتەبە ئەوە ئەڵێنەوە بەڵێ ئێمە با قسە لەسەر یەک شتی کە بکەین کاریگەری ئەو تێکستە ئەو شێعرە ئەو سرودە کە دڵداری هەمیشە زیندوو بەهشتی دایناوە بۆ منەتەوەی کورد کاریگەریکی وای هەیە بڕوات بێ لای نەتەوەی کورد لە مناڵیەوە لە گەورەوە لە وردیەوە تا درشتی وای لێ کردووە کە خۆی بەرگریە کات ئەمێنێتەوە ئەمە لایەک دووەم ئێمە شتی دەستە جەمعی و کۆر لە زانکۆکانان نییە هەوڵێکی وە بەیانێک دەرکەین من وا هەستەکەم ئەمە پێویستی بەشتی فەرمیە ئەمە پێویستی بە پەرلەمان و شتێکی دەستوری بۆ وڵاتەکە بیچەسپێنێت ئەمە پەرلەمانی کوردستان ئەتوانێت بیکە بە یاسایەک تەنانەت لادان لی لەوانەیە سزای هەبێت مامۆستا ئەتوانین بڵین عێراقی هەموو مەرجەکانی سرودەی نیشتیمانی تایە بێگومان تایەتی لە ڕووی تێکستەوە من یایەکی کە بە دڵم نەبێ ئاساییە تێکست نییە پراپڕ بە دڵی هەموو نەتەوەیەک بێ بەڵام ئەو چۆنێتی ئەو ڕیتمێکی ئاوازەکەی لەگەڵ درێژی و کورتی دەنگەکانە شێوازێکە کە تەنیا ئەو شاعرە خۆی توانێت داینێ و زانیوێتی چی ئەڵێ بە مەبەست ئەو شیعری وتووە لادان لی لادان لە یەکێک لە بنەماکانی نەتەوایەتی ئەنجا ئێمە ئەومان بیر نەچێت لە هەموو وڵاتی لە هەموو زمانێکە جاری وایە جۆناهان بە تێکست نییە لە یادم نییە بە باشی لە سرودی نەتەوەیەک تەنیا موزیکە هیچ تێکستی تیان نییە تێکستی ئەوەی ئەڵمانیا کە باشترین سێ وشێ دیموکراسیەت گەورەترین شتە ئێستا پێڕەویەکەن و ئێمەی فێرەکەن لە تێکستەکەی ئەڵمانیا دیموکراسەتی تیانە باس لە ئازاتی و نەتەوە بۆ خۆشەویستی وڵاتی لێ وڵاتی باوک بەڵێ دکتۆر حەمە عەلی حەمە نووری ئەمەر زۆر سپاس مامۆسای بەشی کوردی لە زانکۆی سلێمانی زۆر سپاس دەکەین بەخێر بێ دووبارە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەگەڕێمەوە لای هاوکارم هەوراس کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بەڵێ ڕۆژانەوە بەکەر زۆر سپاس و سپاس بە میوانەکەش لە شاری سلێمانیەوە بەڵێ بەڕێزان ئاگادارتانەکەمەوە کامڕۆ کاژێر 11 دیکۆمنتاریەک لەسەر ژیانی شاعیر لە تۆڕی میدیایی ڕووداوەوە پێشکەشەکرێت پێگومان 11 پێشنیوەڕۆ بۆ ئاگاداربوون لە ڕەوشی شاری کۆبانی و هەروەها دلدار بە ساڵان ببین ناوێ هاتیە ناسکردن دلدار دە ساڵە 1970دا لە باژارێ کۆیەیە هاتیە دنێ دبستانە پێشین لە ڕانیایە دبستانە ناوین ژی لە باژارێ هەولێرێ دە ساڵە 1935دا قەداندیە پشتی خوێندنا ناوین ئەو دچە باژارێ بەغدایە لەوێر زانینگەها دادمەندیە دقەدینە چەند ساڵان وەک پارێزەر کار دکە دوان ساڵاندا دەست پێ دکە دۆزا خزان و بەلەنگازان دپارێزە لە دژی نەحەقی و زۆردەستیان لە وەلێت و لە دەربای وەلێت دەنگێ خۆ بلند دکە ji aliyê din mijûliya wî ya li ser edebiyata cîhanê û rojhilata zêdetir dibe. Dîroka Yunan, Fransayê, Tirkiyeyê û edebiyata van welatan gelek bala wî dikişîne. Li şûna parêzeriyê ew wek warê xebatê ji xwe re helbestvaniyê hilbijêre.
ده هلبستوانیا دلدار ده تما هری بالکش بگومان تما ولد پارێزی و جانên mirovatiyê ne. Kurdistan bûye kakilê tema afrandinên wî. Bi taybetî helbestên wî yên bi navê Eyreqîb û Kurdistan ji helbestiyê derketine li ser zarê zimanê gel wekî kilam, stran, jîndar mane. Bi taybetî helbesta wî ya bi navê Eyreqîb di nava gel de gelek belav bûye. Wek straneke popüler hatiye naskirin. Di dawiyê da ev helbest di sala 1946 dema komara Mehabatê tê sazkirin dibe suruda wê dewletê û heta niha jî wek suruda Kurdan ya neteweyî tê bandkirin. Dildar ji aliyê din de dibin bandora edebiyata Fransî de jî maye. Ji helbestên La Fontaine, Lamartine wergerandiya zimanê Kurdî. Çend kurteçîrok jî nivîsîne û di kovara gelewêj da hatine weşandin. Ji wan çend heb jî wek destnivîsar mane. Dildar di sala 1948 de dema ku dikaribû gelek berhemên mayîn pêşkeşê gel bike di dawiya mirineke bêwext de diçe rehmetê. Lê belê berhemên wî wek Eyreqîb îro jî sînoran derbas bûne û wek afrandinên nemir di nav gel de belav bûne û dijîn. دما خوش به گهدار و شوپینرین مشت نور اف ام ام بوارانه دخلک کنوش برنامه داناسین دخلک ایرودا امی کرتجیانا هلبستوانی کرد یونس رؤوف بناس ناف دلدار ناس بکن. هر هفته برنامه داناسین لپیگوند، باجار، هلبستوان، نویسکار، پرتوک، روشنبیر و زاناین مین کرد گره. ویجاره جی بخلک خویا نو، امبری خوددن داناسینا لسر هلبستوانی می کرد که ام بهوره ناس بکن یونس رؤوف که بناس ناوی دلدارتی ناس گرن کیه. یونس مل رؤوف یک شوان هلبستوانی نافداره ده سال 1918 ده لکویه آن کوی سنجق لباشور کردستانی لرخ باجار هولیره جدایک بویه. وجی وکه هلبستوان دیتر جخور ناس ناوک دیتیه و ناوی خاکریه دلدار. بسالان بوی ناوی هاتیه ناس کرن. لدبستان رانیایی خواندنا سرطایی بداویده که و یا ناوینجی ده سال 1935 دا لباشار هولیره تمام دکه. پشترا دچه باشار بغدایه لزانینگه بشا دادمندیه دخوینه و بداویده که چند سالان وکی پاریزر کاردکه پر به ایشا بلنگاز و پریشانیان و تیگریدان. لدشی ده سلادار و زورداران دنگی خواب بلندکه به ادبیات روشلاتا ناوین و جیهانه و مجول دبه. گلک پرتوکن هلبستوان و نویسکارین نافدارین ویدمه دخوینه.
هەروەها دیرۆکا یۆنان، فەرەنسایê، تورکیê û wêjeya van welatan gelek balawi dikişîne. Piştre dev ji parêzeriyê berdide û dest bi nivîsandina helbestan dike ku piraniya wan neteweyî bûn. Pir ji welatê xwe hez dike: xak, dar, bar, lat û zinar, têr û tulûr, av û zozanên Kurdistanê dibin mijarên gotin û helbestên wî. Helbesta ku herî nav û dengê wî li Kurdistan û cîhanê belav kir. Ey reqîbo, bi gotina ey reqîb her maye qewmê Kurd zeman, naşîkê û daneyê topê zeman. Kes nebe Kurd dimirin, Kurd jîn dibin, jîn dibin qet nakeve ala Kurdan. Ev suruda netewî di dil, rih û mîjiya her welatiyekî Kurd de hîs û heyejaneke germ û bi şewq dilerîzîne û xwe pê serbilind dibîne. Di sala 1946 da ey reqîb dibe merşa komara Mihabatê ya ku bi serkêşiya Qadî Mihemed hate demizrandin ku heta roja îro jî wekî merşa netewî ya Kurdan tê bikaranîn. Ji bilî nivîsandina helbestan gelek helbestên bi zimanê Fransî, helbestên mîna Lemartî û Lefontîn wergerandiye zimanê Kurdî. Di salên şerê cîhanê yê duyem de helbestên dildar li ser bingeheke gelekî demokrat û mirov hez tê nivîsandin. Dildar ku dildarê çand û wêjeya Kurdî bû. Çend Kurd çîrok nivîsandine. Hin ji wan di kovara gelo wêj de hatine weşandin, hin jî nehatine weşandin. Di temenekî ciwan de di sala 1948 da destê mirinê dirêjî wî dibe û diçe ser dilovaniya Xwedê. Belê berhem